لە ئەنجامی هێرشی هێزەکانی هەردوو سوپای سووریا و رووسیا بۆ سەر ناوچەی کەمکردنەوەی گرژیەکانی دلەپ لە حەڤەی ئەیلولی ساڵی 2010 تا ئێستا 1,42,000 مەدەنی لە ماڵ و حاڵی خۆیان بوون. هەریەک لە تورکیا، رووسیا و ئێران لە کۆبوونەوەکانی ئاسانە لە 4 و 5 ئایاری ساڵی 2007 لە ئیدلب و دەوروبەری ناوچەی کەمکردنەوەی گرژیەکانیان ڕاگەیاند. هەریەکە لە تورکیا و رووسیا لە بەرامبەر پێشێلکاریەکاندا دەرهەق بە ئاگربەستەکە لەبارەی ناوچەکەوە گەشت بوونە بە ڕێکەوتنێکی دیکە. لە حەڤەی ئەیلولی ساڵی 2018دا لە سۆچی ڕێکەوتنێک واژۆکرا. ئەمە سەرەڕای ئەوەی هێرشەکان بەردەوامیان پێدەدرا بە پەیزانێرەکانی دامەزراوی هەماهەنگیکارانی وەڵامدانەوەی سووریا کە چاودێری پرۆسەی کۆچ لە ناوچەکە دەکات. لە دوای 1 ساڵ بە سەر ڕێکەوتنەکەدا ژمارەی کەسانی مەدەنی کە لە ماڵ و حاڵی خۆیان بوون گەیشتونەتە 1,42,000 کەس. لە 2 شوباتەوە تا ئێستا کە هێرشەکان تێیدا چڕبوونەتەوە 13 خێوەتگا 30 ناوەندی بەرگری شارستانی 67 بنکەی تەندروستی، هەروەها 114 خوێندنگە و 18 بازار، 2 وێزگەی ئاو و 3 وێزگەی کارەبا و 16 نانەوەخانە کراونەتە ئامانج. تیمی هەماهەنگیکارانی وەڵامدانەوەی سووریا ئاماژەبەوە دەکات لە گەڵهاتنی وەرزی زستاندا کارەساتێکی دیکەی مرۆیی دەخڵقێت بەو پێی زۆرێک لە خەڵک بێماڵ و پەناگەن. محەممەد حەلاج بە ڕێوەبەری تیمی هەماهەنگیکارانی وەڵامدانەوەی سووریا ئاماژەی ئەوان مەترسیان هەیە لەوەی ئۆپەراسیۆنێکی سەرباسی بەرفراوان لە دەوروبەری ئیدلێب ئەنجام بدرێت. دەژڵێت لە ئەگەری هێرش بۆ سەر ناوچەکانی ئەریحا و مەعارەت، نوعمان و سەراقیب لە ناوچەی گوندەواریەکانی باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئیدلب کە ناوچەی نیشتەجێی مەدەنی زۆری لێیە. ژمارە و کەسانەی بێماڵ و حاڵ دەبن دەگاتە 1,500,000 کەس. ئەلمازەیدی کە یەکێک لەو کەسانی لە ماڵ و حاڵی خۆی بووە ئاماژەبەوە دەکات ئەوان لەبەر هێرش و بۆردومان هەڵاتون و دەڵێت ماڵەکەمان بە سەرماندا ڕووخا، هاوسەرەکەم شەهید بوو، کوڕێکم هەبوو کە کاری دەکرد و یارمەتی دەدەین ئەویش شەهید بوو. ناچار بووین کە هەڵبین لە مردن لە سەراقیب. بەپی زانێرەکان و شوێنانی لە ناوچەی کەمکردنەوەی گرژیەکانی ئیدلب کۆچیان لێوە کراوە ئەمانن: شارۆچکەکانی لاتامینە، کەفر نەبوودە، کەفر زیتا و ناحی قەڵای مەدیق، گوندەکانی حەویز، حوەیجە، قاهێرە و شەریعە، شارۆچکەکانی خان شەیخون، کەفر نوبیل، جسر شغور، هەروەها مەعرەد، نوعمان، ئەریحا، سەراقیب و ناحەکانی ئەرمەناس، جەرجەنەز و هەبید کەنسەفرا، کەفر و ڕووما و گوندەکانی بابۆلین، کەفر و تەلمەنیس و حامیدیە و کەفر سەنجە، کیرسا و بسیدا و بی و تەری قەزافە و مەعرەد حرمە. دوای ئەوەی تورکیا و رووسیا لە حەڤەی ئەیلولی ساڵی 2018 گەشتن بە ڕێکەوتن، تا ئێستا بەهۆی هێرشەکانەوە 1282 کەس کوژراون و کە 299یان ئافرەت و 341یان منداڵن.